هەڵبژاردننی داهاتوو هەڵبژاردنێکی تەواو جیاواز. وردە وردەوێنەکان ڕوون دەبنەوە، تەمی سەردیمەنەکان دەڕەوێتەوە، هێزەکان تەواوی توانای خۆیان بەگەڕخستووە و چاوەڕێی ئەنجامی باش دەکەن. پارتی لە هەمووان زیاتر گوڕوتینی داوەتە خۆی و بانگەشەی زیادبوونی دەنگەکانی دەکات. یەکێتی دەیەوێت سەرکردایەتی هەنگاوێکی نوێ بکات، چ بە هاوپەیمانی لەگەڵ گۆڕان، چ بە ڕێکەوتنی ژێربەژێر لەگەڵ هێزەکانی تر. لە کۆتا ڕۆژی مۆڵەتەکەی کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکان بۆ هێز و لایەنە سیاسیەکان لە ئێوارەیەکی درەنگدا ڕێکەوتنی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بەدەرکەوت و لە کۆمسیۆنی هەڵبژاردنەکان بە ناوی هاوپەیمانی کوردستانی تۆمار کرا. پێکەوە و بە یەک لیستی هاوبەش بڕیاریاندا بچنە ململانەی هەڵبژاردنەوە. هەڵبژاردنێک کە بۆ یەکەم جارە بە سیستمێکی نوێ ئەزمون دەکرێت و نازانرێت چارەنووسی کاندیدەکانی چۆن و چی دەبێت. پارتی دیموکراتی کوردستان بە 55 کاندیدەوە و لە 11 پارێزگای عێراق بەشداری دەکات و لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیشدا بەرپرسی مەکتەبی هەڵبژاردننی و حیزبە بەڕوونی ئەوەی خستە ڕوو. پارتی چاوی لەوەیە ژمارەی دەنگەکانی زیاد بکات و کورسیەکانی زیاتر بکات لەوەی ئێستا هەیەی. بە نمونە پارتی کە ئێستا لە هەولێری پایتەخت خاوەنی 8 کورسی پەرلەمانیە، چاوی لەوەیە ئەو ژمارە بکاتە 10 کورسی و بۆ شارەکانی تریش بە هەمان شێوە. پارتی لە پارێزگای سلێمانی بە 5 کاندید بەشداری دەکات کە هەر پێنجیان ژن و دەیەوێت لەو ڕێگەیەوە لانی کەم ئەو کورسیە مسۆگەر بکاتەوە کە ئێستا لە سنوورەکە هەیەی، چونکە چاودێرانی دۆخەکە پێیان وایە. پارتی بەم سیستمە نوێیە دەنگی پێویستی بۆ بردنەوەی کورسی نییە. یەکگرتووی ئیسلامی کە بەردەوام و بە درێژایی مێژوەکەی ئافرەت ڕۆڵ و پێگەی دیار و جێی بڕیاری هەبوو و یەکەم هێزی سیاسی کوردستان بووە کە ژن لە مەکتەب سیاسیدا هەبێت و ئەم کارش هەمیشە جێی شانەزی پێوەکردنی ئەندام و کادرانی و هێزە بووە. بەڵام ئەم جارە بە پێچەوانەوە و لە ڕاگەیەندراوێکی مەکتەبی هەڵبژاردننی حیزبەکەدا ئاماژە بە ناوی کاندیدەکان کرا و ناوی هیچ ژنێک لە ڕیزبەندەکەدا نەبوو کە ئەمە بووە جێی سەرنج و پرسیاری چاودێران. یەکێتی و گۆڕان هەریەکە و بە کاندیدای خۆیان و بە ڕێکەوتنێکی سیاسی و هاوپەیمانێتیەکی نوێ و بەشداری دەکەن و بە پێی زانیاریەکانی شارپرێس لە پشتی پەردەشەوە لەگەڵ هەردوو کۆمەڵ و یەکگرتو ڕێکەوتون بۆ ئەوەی لە بازنە جیاوازەکان کورسی بۆ یەکتر جێبێڵن و هاوکاری کاندیدەکانی یەکتر بکەن. بە نمونە لە پارێزگای دهۆک گۆڕان و کۆمەڵ کورسیەکان جێدەهێڵن بۆ یەکێتی و یەکگرتووی ئیسلامی و کاندیدیان نابێت. بە پێچەوانەوە لە پارێزگای کەرکووک یەکێتی و گۆڕان کاندیدیان دەبێت و یەکگرتو کۆمەڵ دەنگەکانیان دەدەنە کاندیدەکانی ئەوان. ئەم هاوکێشەیە بۆ پارێزگاکانی هەولێر و سلێمانی و هەڵەبجەش بە هەمان شێوەیە و ڕێکەوتن و هەمەهەنگی لە نێوانیاندا دەبێت. هەر لە دوای ڕاگەاندنی هاوپەیمانی کوردستانی و پەسەندکردنی لەلایەن کۆمسیۆنی هەڵبژاردنەکانەوە بەشێکی زۆر لە چاودێران و کادرانی پێشووی بزوتنەوەی گۆڕان کەوتنە تانەدان لە ڕێکەوتنەکە و بە کردەیەکی خۆکوژی بۆ بزوتنەوەی گۆڕان ناویان بردو وەک پاشەکشەیەکی یەکجاری لە دروشموکاری ڕابردوویان پێناسەیان کرد بە جۆرێک کە بەشێک لەوان پێیان وایە بزوتنەوەی گۆڕان لە پێناو کورسیەکانیدا هاوپەیمانی لەگەڵ هێزێک کردووە کە چەندین ساڵە تاوانباری دەکات بە گەندەڵی و دزیکردن و کاری نایاسایی و قاچاقچێتی. بەڵام ئێستا و لە پێناو پلە و پۆزدا هەموو ئەو قسانەی بیرچۆتەوە. چاوەڕوان دەکرێت بانگەشەی هەڵبژاردننی ئەم جارە بانگەشەیەکی توند و پڕ لە گرژی بێت، چونکە لاهور شێخ جەنگی هاوسەرۆکی یەکێتی خۆی سەرۆکایەتی لیستی هاوپەیمانی کوردستانی دەکات کە بەردەوام هێرشوو لێدوانی توندی بۆ پارتی هەبووە و ئێستاش وەک تاکەنەیاری سیاسی دەچنە ململانەی هەڵبژاردنەوە. پارتیش ئەوەی ڕاگەیان بە هیچ جۆرێک ساختەکاری لە هەڵبژاردنەکەدا قبول ناکەن. ئەمەوێ ڕێی ئەوەی کە لە ڕابردوودا پارتی هاوشانی یەکێتی بە ئەنجامدانی ساختەکاری ناو دەبران. ژمارەی کەسایەتی سربەخۆ خۆیان کاندید کردووە و کار دەکەن بۆ ئەوەی کورسی پەرلەمانی بەدەست بێنن. بەڵام شارەزایان و ئاگادارانی دۆخی سیاسی پێیان وایە لەم ڕێکەوتنانەی هێزە سیاسیەکان و بەو جۆرەی کە شەقام و دەنگی ناڕازی هێندە پەرتەوازەیە ئەگەری بەدەستێنانی کورسی لەلایەن سربەخۆکانەوە دەبێت کارێکی مەحاڵ و ئەگەر کورسیش بەدەست بێنن پێناچێت هێندەی پەنجەکانی یەک دەست کورسی بێنن. ئەو پەرلەمانتارانەی ماوەی 2 ساڵەوە گروپی 15 ناسراون و لەم
دواییەدا ئەو پەیمانی هیوایان دروست کرد و چاوەکان لەسەرەوە بوون بتوانن پێکەوە ببنە کارکتەرێکی بەهێزی هەڵبژاردنەکە بەڵام سەرنجام ئەوانیش پەرتەوازە بوون و بەشێکیان لە چوارچێوەی حیزبەکانیان و چەند کەسێکیشیان بەسەر بەخۆ خۆیان کاندید کردووە. ئێستا و دوای دەرکەوتنی لیست و کاندیدەکان کوردستان لە چاوەڕوانی ئەنجامدانی هەڵبژاردننی پێشوەختی عێراقدایە و چەند مانگی داهاتوو پێدەچێت هەروەک چۆن چەند مانگی بەڵێن و قسەی بریقەداری حیزبەکان و کاندیدەکان دەبێت بە ئەمان شێوەش بەریەکەوتن و گرژی و بانگەشەی توند لە نێوان جەم سەرجیاوازەکانی لیستەکاندا بێتەکایەوە.